بەداخەوە تۆ مەجالێ بە مەجال مەجالی چی؟ من خۆم بێمەجال کراوە وەک پەروەردە بەڕاستی ئیهمال کراوە مانگەکانم پڕ پشووە ئەڵێی ئەشیای دەستی دووە جوانە چەندێڕێکی ترم ماوە بیڵێ ئەگەر نەیلێم ڕێک ئەبمە بنە سڵاوە بۆ پڕ ئەبم لە چاڵ و تاسە چیتر هێندەم تۆز لێ هەڵ ئەسێنن بۆم نادرێ یەک هەناسە ئەم دیێڕەیان زۆر عەجیبە کامە ئاڵۆزیشە وەک واستەی دایرەی زەریبە چۆن باجی هەندێک دواخەن یان مەلەفەکەی داخەن تۆ بۆستە هێشتا ماوێتی بیڵێ بیڵێ منی کوشتووە شارچێتی بەداخەوە بەڕاستی کارێ ناخۆشە ئیشی پیاوی خۆفرۆش تەبعا هی مرۆڤی کە لە بۆشە ببوورە کە ڕوون لە تۆشە ئاسایی ئاسایی ئاسایی